تا دێت کێشەی نێوان هێزە ئەمنیەکان لە هەرێم زۆرتر دەبێت. تەقەکردن و هەڵکوتانە سەر یەکتر و تەنانەت لێسەندنی چەکیش خەریکە دەبێتە کاری ڕۆژانەیە. ماوەیەکە زوو بەشێک لە هێزە ئەمنیەکان بەهۆی کێشەی نێوانیانەوە دەبێتە شەڕیان و هەندێکیان بە تەقەکردن و کوشتن یان بریندارکردنی یەکتر کۆتایی پێدێت. دیاردەی ڕوبەڕووبوونەوەی چەکداری لە هەرێمی کوردستان نوێ نییە، لە دوای ڕاپەڕینەوە سەری هەڵداوە و چەندین قوربانی لێکەوتووەتەوە. هێزە کوردیەکان لە جیاتی دروستکردنی یەک هێزی یەکگرتوو و فەرمی چەندین هێزی جۆراوجۆر و دژبەیەکیان دروست کرد، ئەوەش لە پێناو پاراستنی بەرژەوەندیە شەخسی و حیزبیەکانی خۆیان. هەر بۆ هۆیەوە بوو کە شەڕی ناوخۆ هاتە ئارا و کاریگەریەکانیشی تاوەکو ئێستا لە هەرێم ماون و بەکارهێنانی چەکی بێمۆڵەت و تەنانەت چەکی فەرمی حکوومەتیش بۆ یەکلاییکردنەوەی ململانێک کۆمەڵایەتی و شەخسیەکان هێشتا بەردەوامە. لە ئێستادا دیار دەکە چۆتە ناو هێزە فەرمیەکانیشەوە. بە جۆرێک هەر کێشەیەکی شەخسی و تایبەتی لە نێوان هەر ئەندامێکی هێزە ئەمنیەکاندا هەبێت، ئەوە ڕوبەڕووبوونەوەی چەکداری لێ دەکەوێتەوە. ساڵی ڕابردوو لە یەکێک لە بازگەکاندا بەهۆی ڕوبەڕووبوونەوەی پێشمەرگە و ئاسایش کەسێک گیانی لەدەستدا. هەفتەی پێشوو بەهۆی کێشەیەکی تایبەتیەوە ماوەی 15 بۆ 20 خولەک لە ناو جەرگەی شار تەقەکردن و ڕوبەڕووبوونەوەی چەکداری لە نێوان هێزێکی پۆلیس و ئاسایشدا ڕوویدا. دوێنێش لە سلێمانی بەهۆی کێشەیەکی تایبەتیەوە هێزی کۆماندۆ هەڵی کوتاوەتە سەر بنکەیەکی پۆلیس و کۆنتڕۆڵی کردووە. لە کاتێکدا هێزە ئەمنی و فەرمیەکان بۆ پاراستنی ئاسایش و ئارامی و نەهێشتنی چەکداری نافەرمی دروستکراون، کەچی هەر ڕۆژە و بەشێکیان بە گژیەکدا دەچن و پەلاماری یەکتر دەدەن. بەشێک لە شارەزایانی ئەمنی و سیاسی زۆربوونی حاڵەتەکانی هێرشکردنە سەر یەکتر لەلایەن هێزە فەرمیەکانەوە بۆ نەبوونی مەرجەعێکی هاوبەش و یاسایی لە نێوان ئەو هێزانەدا دەگێڕنەوە کە بتوانن بە شێوەیەکی فەرمی تەنیا فەرمان لە وەزارەت یان بەرپرسێکی دیاریکراو یاخود فەرماندەیەک وەربگرن. بە پێچەوانەوە هەر هێزێک فەرمان لە کەسێکی حیزبی و دیاریکراو لەلایەن حیزبەوە وەردەگرن. بۆ هۆیەشەوە زۆر جار کێشە شەخسی و تایبەتیەکان دەبنا هۆکاری دروستبوونی شەڕ و هەڵکوتانە سەر یەکتر لەلایەن هێزە فەرمیەکانەوە. تەنانەت کار گەیشتووەتە پەلاماردانی بنکەیەکی پۆلیس و چەککردنی سەرجەم پۆلیسەکانی بنکەکە کە ئەوەش تەواو پێچەوانەی یاسایە و دەبێت لێکۆڵینەوە و لێپێچینەوەی وردی لێ بکرێت. بەشێک لە هاوڵاتیانیش پێیان وایە مەلملانەی ناو حیزبەکان و شەڕی تەکەتولی نێوان ڕەوتە جیاوازەکانی ناو حیزب وای کردووە هەر هێزێک بەجیا خۆی بەخاوەنی هەموو شت بزانێت، کەیش ویستی دەتوانێت هێرش بکاتە سەر هەر کەس وولایەنێک کە بە نەیاری خۆی بزانێت. لە کاتێکدا بەرپرسە ئەمنی و ئیداریەکانی هەرێم بەردەوام باز لە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە و ڕێخستنەوەی تەواوی هێزە ئەمنیەکان دەکەن و زۆر جاریش بە شانازیەوە باز لە پاراستنی ئەمنیەتی هەرێم دەکەن لەلایەن ئەو هێزانەوە.